هەرچەندە بڕیار بوو ئەمڕۆ دەرگای سایلۆکان بکرێنەوە و دەست بکرێ بە وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێم، بەڵام تاوەکوی ئێستا دەرگای سایلۆکان بەڕووی جوتیاران بە داخراوی ماوەتەوە. لە بەیانیەوە وەزارەتی بازرگانی دەست دەکات بەکردنەوەی دەرگای سایلۆکان و جوتیارانی هەرێمی کوردستان دەتوانن گەنمەکانیان تەسلیم بکەن و ئێمە ئیمڕۆ سیدیەکان و تەفاسیلی تەواوەتی چۆنیەتی تەوزیعکردنی 700,000 تۆنەکە بە شێوازێکی یەکسان بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی تەوزیعمان کردووە. ئەمە لێدوانی وەزیری کشتوکاڵی هەرێمە کە گوتی لە چوارشەمەوە گەنمی جوتیاران وەردەگیرێت، بەڵام تاوەکو ئێستا هیچ گەنمێک لە جوتیاران وەرنەگیراوە. کابرەیە دەبی ترێلە هەبی ترێلە دەبی چلتەن بی مەسەن لەوانەیە بە چەند جوتیانان چلتەن گەنمیان نەبی. جوتیاران چاوەڕێ دەکەن گەنمەکانیان لێوەربگیرێ، بەشێکیش لە جوتیاران بە ناچاری لە بازار گەنمەکانیان بە نرخێکی کەمتر دەفرۆشنەوە. داواکاریمانەوەیە دەرکەش ساڵ بکرێتەوە بەڕێک پێشی لێ ماوەەر بگرن و بەرتیلدان و ئەولا نەبی سایلۆ بەڕێک پێشی شەکە بڕوا. ئەگە دەرکەی سایلۆی نەکرێتەوە هەموو جوتیارش کوردستان زەرمەندەوی. لە بازار ئێستا گەنمی فۆق العادی دەرەجەیەک 560 ئەوەرە خوارێ هەتا 400 هەموو ساڵێ ئەو کاتی فەلعادی دەدەگوڵ ئەو کاتی ئەو هەڵدەستی ئەو کاتیش پێڕاناگا فەرمەوە 2 مانگا تقریبا لە 15 سایلۆیەکانی جنوب کراونەوە هەتا ئێستا ئێمە هەرەوە لە عیوارین لەگەوە سەئاسی سەرۆک حکومەت سەرۆک هەرێم ڕێز حیزبە گەورەکان ئەوانە بچن لەگە بەغداد دانیشتە کێشەی جوتیاران لەبەرەوەی هەر هەموو شۆڕشەکانی کورد لەسەر ملی جوتیاران بوو حەقوی ئەوەندە ئاوڕۆژ لە جوتیاران بدەنەوە ئەوەندە ئیشیان بۆ بکەن. داواکاریمانەوەی سایلۆیەکان بکەنەوە ئەو سڕە و سڕەکاریە نەمینێ وەرەقەژەخە وەرەقەی زراعی بازیات تەوزیعکەن هەتا وەرەقە نەبتە سەحریم نەبتە 150,000 و کڕین و بازرگانی پێ بکرێ وەرەقە ئەدی ئەو وەرەقەی زراعی بازرگانی پێ دەکەن سایلۆی هەولێرێ بکەنەوە چەندی زوو بکەنەوە فەقیری ئیستیفادە دەکە ئەگە نەکەنەوە کابرا لێرە بە مەجبوری دەبی گەلمێ خۆ فرۆش ئارێوە لە بەنیوە قیمەت ئەجە گەلم هەیە بە 500 هەیە بە 520 چلا هەیە بە 460. نزیکەی 20 ڕۆژە دروێنە دەستی پێکردو و تا ئێستا هیچ نووسراوێک ئاڕاستەی سایلۆکان نەکراوە بۆ وەرگرتنی گەنمی ئەم ساڵ. سایلۆی هەولێر 228,000 تۆن گەنم لە جوتیاران وەردەگرێت کە دەکاتە ڕێژەی لە 132 لەو 700,000 تۆنەی کە حکوومەتی عەراق لە جوتیارانی هەرێم وەری دەگرێت بۆ هەر تەنێک 850,000 دینار دیاری کراوە. هاوکات 282,600 تەن گەنم بۆ سلێمانی و هەڵەبجە دیاری کراوە، بۆ پارێزگای دهۆچیش 189,000 تەن دیاری کراوە. بە پێی ئەو زانیارانەی دەست پێیان کەوتون وەرگرتنی گەنمی جوتیاران لە سایلۆکانی هەرێم لە هەفتەی داهاتووە دەست پێ دەکات. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.